پرسی خەون و ئاواتی گەورە لە هەرێمی کوردستان لەم هەرێمە خۆشەویستی و دڵسۆزی ڕووی لە ئاوارەبوونەوە و بێزاری و خەمساردەیش ڕووی لە پەرەسەندنە. لەگەڵم بن با پێتان بڵێم ئەگەر هەروە بین چارەنووسی ئێمەی کورد بەکوێ دەگات. ژووری شیکاری تیوار وەک دەستپێکی ئەم باسە و لە پێنە و بایەخ و گرنگی ئەم بابەتە دەکرێت لە سەرەتادا ئاماژە بە سێ خاڵی سەرەکی بکرێت. یەکەم، هەرێمی کوردستان بەرهەمی نزیکەی 100 ساڵ خەباتی بزافی ڕزگاری خوازی گەلی کوردە لە باشووری کوردستان. ئەم بزافە لە درێژەی خەباتی ڕەوە و پیرۆزی خۆیدا خاوەن سەدان خەون و ڕوئیای گەورەی وەک ئازادی، یەکسانی، دادپەروەری و کۆمەڵایەتی، ئازادکردنی نیشتمان و دامەزراندنی دەوڵەتی کوردی بووە. هەر لە پێنەوە ئەم خەون و ئاواتە پیرۆزانەدا بوو کە هەزاران ڕۆڵەی دڵسۆزی ئەم نیشتمانە گیانی شیرینی خۆیان کردە قوربانی. دووەم، کیانی هەرێمی کوردستان وەک زۆربەی کیان و دەسەڵاتەکانی دیکەی دنیا تایبەتمەندی ئەرێنی و نەرێنی تایبەت بەخۆی هەیە، وەک هەموو کیانێکی دیکە خاڵی لاواز و ناشرینی هەیە و هەندێک جاریش هەتا حەز بکەیت خاڵی جوان و سەرنجڕاکێشی هەیە. لەمڕۆوە باسکردن لە کەم و کوڕی و ناشرینیەکان، باسکردن لە کێشە و مەترسیەکان بەمانای خاڵی بوون لە جوانی نییە، بەمانای دوژمنایەتیکردن نییە، بەمانای هەوڵ بۆ لاوازکردن و ڕەشنواندنی ئەم کیانە نییە، بەڵکو بەمانای گرنگبوونی ئەم کیانەیە، بەمانای پیرۆزبوونی ئەم نیشتیمانەیە، بەمانای بوونی ویست و ئیرادە بۆ کەمکردنەوە و سڕینەوەی کەم و کوڕی و لاوازیەکانە، بەمانای هەوڵە بۆ بیرکردنەوە لە مەترسیەکانی بەردەم ئەم نیشتیمانەیە، بەمانای بوونی ئیرادەیە بۆ چارەسەرکردنی کێشەکانی ئەم دەسەڵاتە و دەرەنجام بەمانای نەکوژانەوەی چرای ئەم نیشتیمانەیە. کەواتە باشترە لەم ڕوانگەیەوە گوێ بۆ ڕەخنەکان بگیرێت و هەڵوێستی ڕەخنەگرانە بەکەم سیر نەکرێت. مانەوەی ڕاستەقینەی هەر دەسەڵات و دەوڵەتێک لە دنیادا پەیوەندی ڕاستەوخۆ و ناڕاستەوخۆی بە خەون و ڕوئیاوە هەیە، پەیوەندی ڕاستەوخۆی بە ژیانەوەی ئاوات و خولیای بەرز و پیرۆزی خەڵکەوە هەیە. تا ئەو کاتەی باز لە خەون و ڕوئیا بکرێت، تا ئەو سەردەمەی ژیانەوەی ئاوات و خولیای خەڵک لە ئارادا هەبێت، بە دڵنیاییەوە هیوا بەبوون و چاکسازی و مانەوە هەیە. بۆیە لە بنەڕەتدا ئەوە خەون و ڕوئیایە کە نیشتمان و خاک خۆشەویستتر دەکات و مانەوەی دەسەڵات دابین و گەرانتی دەکات. هەر لەم بارەیەوە ئەوە خەون و ڕوئیای پیرۆز و گەورەی نەتەوەی کورد بوو کە کورد و نیشتمانەکەی لە هەموو نار و دڵڕەقەکان پاراست. ئەوە خەونی پیرۆز بوو خەڵکی کوردی هاندا بیر لە دامەزراندنی دەسەڵاتی کوردی بکاتەوە، بیر لە پاراستنی خاک و نیشتمان بکاتەوە. لەم ڕووەوە دامەزراندنی هەرێمی کوردستان بە خەونی گەورە و پیرۆزەوە دەستی پێکرد. کیانی کوردی هەر لە پێناو ئەم خەون و ئاواتە گەورەیەدا لەدایک بوو. ئەوەی وا جەماوەری هەرێمی کوردستانی هاندا بە جۆش و خرۆشەوە پێشوازی لە ڕێبەرانی سیاسی خۆیان لە نمونەی مام جەلال و کاک مەسعود و کاک نەوشیروان و کاک کۆسرەت بکەن، هەر ئەو خەون و ڕوئیا پیرۆز و گەورانە بوو. هەر لەم بارەوە مانەوەی کیانی هەرێمی کوردستان لە ماوەیەدا پەیوەندی بە خەون و ڕوئیای گەورە و پیرۆزی وەک ئازادی و یەکسانی و چاکسازیەوە هەبووە، پەیوەندی بە خەونی سەربەخۆیی و لەم دوایانەشدا خەونی بەدووبەیکردن و گەشەپێدانی ئابووری و خۆشگوزەرانی خەڵکی هەرێمی کوردستانەوە هەبووە. کەواتە لەم ماوەیەدا ئەوەی کە هیوای بۆ خەڵک هێشتەوە، ئەوەی کەوا سۆز و خۆشەویستی بۆ خەڵک لە ئاستی ئەم کیانە و خاکە هێشتەوە، خەونی گەورەی وەک سەربەخۆیی، دەسەڵاتی خۆماڵی، یەکسانی، چاکسازی و خۆشگوزەرانی بوو. بەڵامی تروا دیارە دەمێک ساڵە هەندێک دیاردەی دزەوی وەک قاچاقی نەوت، تاڵانی داهاتە سنووریەکان، سپیکردنەوەی دۆلار، پرسی خەون و ئاواتی لەم هەرێمە کوشتووە. ئیتروا دیارە هەندێک سیاسەتی چەوت و دزەوی وەک سیاسەتی لێدان و ڕستواکردنی یەکتی، هەروەها سیاسەتی ڕێکەوتنی ژێربەژێرانە و ملکەچی بۆ نەیاران، پرسی خەون و ڕوئیای گەورەی لەم هەرێمە خنکاندووە و ناشتووە. کەواتە پێدەچێت ئیتر دەسەڵاتی سیاسی هەرێمی کوردستان خەونی گەورە و پیرۆزی پێنەمابێت. هەر بۆیە زۆر دەمێکە لەم هەرێمەدا دڵسۆزی ڕووی لە ئاوابوونە، شەوق و خۆشەویستی ڕوو لە مردنە، بێزاری و خەمساردی ڕوو لە پەرەسەندنە. ئەمەش بێگومان دەتوانێت چارەنووسێکی نادیار و لەوانەیە مەترسیدار بۆ ئێمەی کورد لە داهاتوودا دیاری بکات. تەنانەت دووریش نییە لە ئەگەری پەرەسەندنی خەمساری لە ئاست ئەم پرسە چارەنووسازانەدا گەربێت و دەسەڵاتی ئەم کیانە لە زووترین کاتدا بە خۆیدا نەچێتەوە، ئێمە و کیانەکەشمان لە ئاوابوونی یەکجاری نزیک بکاتەوە.